بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على أشرف الأنبياء والمرسلين نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين. خوشەویستانم لە زنجیرە باس و خواسێکی نوێدا دەچینە سەر کۆمەڵی بابەتی تایبەت بە بانگخواز و بانگەواز. ئایا بانگخواز و بانگەواز دەبێت چۆن بێ و بانگخوازی سەرکەوتوو چۆنە و بەشەکانی بانگەواز چییە و چۆن بانگەواز بکرێت و کێ بیکە و چۆن بانگەواز سەرکەوتوو دەکا، چی سەرکەوتووی دەکا و پێداویستەکانی چییە و لە ڕۆژگاری ئەمڕۆدا لەگەڵ زۆربوونی تەکنۆلۆژیا ئایا تا چەندێ مڕاعاتی ئەو هەموو باس و خواسە کراوە کە لە زانستی بانگخوازیدا باس کراوە کە عیلمێکی تایبەتە و زانستێکی سەربەخۆیە کە بەڕاستی زۆر پێویستە خەڵکی لێی بە ئاگا بێت، بە تایبەتی بانگخوازان. ئێمە لێرەدا خۆشەویستانم بە شێوازێکی زنجیرەیی دەست دەکەین بەم کۆمەڵە بابەتە تاوەی کە سوودی بۆ هەموو لایەکە بێ، بە تایبەتی بۆ بانگخوازان، تاوەی بانگەواز بە شێوازێکی دروست و ڕاست بەو شێوازەی کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام دەستی پێکردووە و بۆ شێوازەی کە خوای پەروەردگار ئاماژەی پێکردووە. چونکە ئەم زانستە زانستێکی زۆر گەورەیە و لە قورئانە و لە ئەحادیثی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام زۆر گرنگی پێدراوە. دەعوە کارێکی زۆر پیرۆزە و زۆر گرنگی پێدراوە و چەندین ئاەت و حادیثمان هەیە لەسەری. خوای پەروەردگار دەفەرمێ كنتم خير أمة أخرجت للناس تأمرون بالمعروف وتنهون عن المنكر. ئێوە باشترین ئومەتن لەبەر خاتریەوەی کە بانگەشە دەکەن و بانگەوازی خەڵکی دەکەن، ئەمر بالمعروف و نهی لە منکر دەکەن. وخوای پەروەردگار دەفەرمێ ومن أحسن قولا ممن دعا إلى الله وعمل صالحا وقال إنني من المسلمين. کێلەوە گەورەتر و پیرۆزترە، چ شتێک لەو قسە مهمترە کە بوترێ و بانگەشەی خوای پێ بکرێت، ممن دعا إلى الله. یان خوای گەورە دەفەرمێ ئەجیبوا داعی الله، یان خوای گەورە دەفەرمێت يا بني أقم الصلاة وأمر بالمعروف وانهى عن المنكر. خوای پەروەردگار لەسەر زمانی لوقمانەوە باس خواسیەوە دەکات کە ئەمری بە کوڕەکەی کردووە کە چی بکات، کە بانگەواز بکات. وهروها پێغەمبەران علی نبینا علیهم الصلاة والسلام بۆ شێوازە بوون. وهروها خوای پەروەردگار خۆی صیفەتی ئەوەی داوەتە پاڵ خۆی ئەجیبوا داعی الله، وهروها له دعوة الحق والله يدعو إلى دار السلام. صفەتی بانگەشە، بانگەوازی هیدایەت، ڕێنمونی کەری داوەتە پاڵ خۆی پەروەردگار. وهروها لە قورئانە لە زۆر شوێنە خوای پەروەردگار جەخت لەسەر پیرۆزی ئەو عەبدانە دەکاتەوە کە بانگەشە دەکەن، الذين إن مكناهم في الأرض أقاموا الصلاة وآتوا الزكاة. یەکسەر دوایەوە دەفەرمێ وأمروا بالمعروف. وخوای پەروەردگار باسی گەورەی مسلمانان دەکات لەوەی کە والمؤمنون والمؤمنات بعضهم أولياء بعض. لە چیاوان بۆ دۆستی یەکن، بۆ هاوسۆزی یەکن لەبەر خاتریەوەی کە چی دەکەن، کە يأمرون بالمعروف وينهون عن المنكر، ئەمر بە معروف و نهی لە منکر دەکەن. و لە چەندین شوێنی تردا خوای پەروەردگار باسی ئەوە دەکات کە ئەهلی بانگخوازان و هەروەها بانگەواز کارێکی زۆر پیرۆزە و ئەمری پێکردووە بە پێغەمبەران علی نبینا علیه الصلاة والسلام بە تەواوی مسلمانان کام کارێکی پیرۆزە. و خوای پەروەردگار دیسان سزای ئەو کەسانی داوە کە وازیان هێناوە لە بانگەواز. فەرموویەتی لعن الذين كفروا من بني إسرائيل على لسان داود وعيسى بن مريم ذلك بما عصوا وكانوا يعتدون. هۆکاری ئەو لعنەتەشیە كانوا لا يتناهون عن منكر فعلوا. کاتێک کە منکەرێکیان دەبینی نەیان دەگۆڕی، نەهیان لێ نەدەکرد، بۆیە خوای پەروەردگار لعنەتی لێ کردوون. وهروها پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام لە زۆر شوێنە لە چەندین ئەحادیثا باسی گرنگی ئەم زانستەی کردووە و هانی ئومەتەکەی یاوە کە بەلغوا عنی وەلەو ئایە، بانگەواز بکەن بە ئایەتێکیش بێ. وفەرموویەتی ئەگەر نەیکەن والذی نەفسی بیەدیه، سوێن بەوەی نەفسی منی بەدەستە، ئەگەر واز بێنن لە بانگەواز لتأمرن بالمعروف ولتنهون عن المنكر، أمر بمعروف ونهي لمنكر، أو ليوشكن الله أن يبعث عليكم عقابا من عنده. يان خواي پەروەردگار سزایەک لەلایەن خۆی دادەبەزێنێ بەسەرتانەکە ثم تدعونه فلا يستجاب لكم. نا عقابەکە لاچێ، نا جوابی دوعاکانیشتان دەدرێتەوە. لە چەندین شوێنە لە چەندین ئەحادیثا پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام باسی گرنگی
ئەم زانستەی کردووە. ئەوەی پێویستە خۆشەویستانم ئێمە بزانین بە تایبەتی بانخوازان پێویستە بزانرێت ئایا ئەم زانستە بۆ ئێمە بەرز زانست ناوی دەبێت، ئایا هەر بابەتێکی فەضائیلە و بابەتێکە کە ئاوا هەچ کەس ویستی هەر چۆن ویستی هەر چۆن بۆی لووە هەر چۆن گوێی بۆ گیرا قسە بکات، یان کۆمەڵی ضوابط و قەواعید و ئوسوس و نوسوسی هەیە کە دەبێت بڕۆی لەسەری نابێ لا بدەیت. لە دەستپێکی ئەم بابەتەوە خۆشەویستانم لە پێناسەی ئەم زانستە باز دەکەم. دارێک وشەی داعوە، وشەی بانگەواز. داعوە لە زمانەوانیدا لە لۆغەتە بە زۆر معنا هاتووە، مانای تەڵەب هاتووە، مانای حرص هاتووە، مانای حەث هاتووە، مانای حەڵ و هاندان هاتووە، بە مانای بانگەشەکردن هاتووە، بە مانای داواکاری هاتووە، بە مانای بانگەشەکردن بۆ خواردن و خواردنەوە. کاتێک یەکێک داعوە دەکات دەڵێ داعوەتم کردووی، بە زیاتر لە دە معنا هاتووە لە لۆغەتە. ئەوەی مەبەستە لە زاراوەی زانایانی ئەهلی ئیسلامە بەواتای چییە؟ لە زاراوەی زانایانی ئەهلی ئیسلامە خۆشەویستانم دیسان داعوە بانگەواز کۆمەڵێ معانی زۆری بۆ کراوە، دەتوانین بڵین باشترینیان و ڕێکترینیان و پڕپێکترینیان ئەو پێناسەیە کە شێخ الإسلام ابن تيمية کردوویەتی وفرموویەتی الدعوة إلى الله هي الدعوة إلى الإيمان به وبما جاءت به رسله بتصديقهم فيما أخبروا وطاعتهم فيما أمروا. دعوة بانگەشەکردن بریتیە لە بانگەشەکردن بۆ ئیمان هێنان بە خوای پەروەردگار و ئیمان هێنان بە پێغەمبەرەکان على نبينا عليه الصلاة والسلام، تەواوی پێغەمبەران، چکە لە تەواوی زمانی هەموو پێغەمبەرێکە دعوە بوونی بووە بەوەی کە باوەڕ هەبێت بەو خەبەرانی کە گێڕاویانەتەوە و تەطبیقی ئەو ئەمرانەکەی کە پێغەمبەران فەرمویانە، یان بانگەشەی خەڵکەی بۆ ئەوەی کە باوەڕ بێنن بە تەواوی ئەو ئەخبارانی کە فەرمویانە و بە تەواوی ئەو ئەمرانی کە فەرمویانە جێبەجێ بکرێت. ئەم پێناسەیەکی شامیل و کامیلە بۆ دعوە، چکە هەموو جانیبەکانی لە خۆی گرتووە. الجامع المانع حد الحد أو ذو انعكاس إن تشاء وترضي، هم جامعة هم مانعة. دیارە خەڵکی کە زۆر تەفسیری کردووە و هەروەها پێناسەی کردووە تا هەندێک گوتویانە دعوە بریتیە لە ئەمر بمعروف و نەهی لە منکەڕ، بەڵام لە ڕاستی ئەوەی کە سەواب و دروستە دعوە عامترە لە ئەمر بمعروف و نەهی لە منکەڕ، چونکە خوای پەروەردگار دەفەرمێ ولتكن منكم أمة يدعون إلى الخير ويأمرون بالمعروف وينهون عن المنكر. بارە ئێوە ئومەتێک هەبێت کە بانگەواز بکات بۆ کاری چاکە و باش، دوای دەفەرمێ ئەمر بە چاکە بکات و هەروەها نەهی لە خراپە بکات. واتە بانگەشەی بەواوی عەطف جیا کردەوە لەگەڵ ئەمر معروف و نەهی لە منکەڕە، واوەکەش عەطفی خاصە بۆ سەر عام، واتە بانگەواز عامترە لە ئەمر بمعروف و نەهی لە منکەڕ. هەچ کاتێ ئەمر بە معروف و نەهی لە منکەڕ بوو ئەوە بانگەوازیش هەیە، بەڵام مەرج نییە هەچ کاتێ بانگەواز بوو یەکسەر ئەمر بە معروف و نەهی لە منکەری تێدا بێ، بۆی عموم و خصوصی مطلقی لە بەیندایە. واتە کاتێک دەبینی مامۆستایەک ڕەنگە دەرسێک بڵێتەوە وانەیەک شەرعە شەرح کات، وانەیەکی شەرعی شروح کات و شی بکاتەوە، ئەکرێ وانەکە کۆمەڵی فەضائیلی تێدا بێ، کۆمەڵی بابەتی وەسیلەی تێدا بێ، نەحو سەرف بێ، هەرێکی لەو زانستانە بێ، ئەمە پێی دەوترێ بانگەشەکردن و فێرکردنی و فێرکاری، بەڵام ڕەنگە ئەمر معروف و نەهی لە منکەری تێدا نەبێت. بەڵام هەچ کاتێ ئەمر معروف و نەهی لە منکەر وجودی بوو ئەوە بێگومان پێی دەوترێت چی؟ پێی دەوترێت دعوە، کەواتە دعوە عامترە. ئەوە پێناسەی دروستە و ئەوە پێناسەی ڕاسترە. ئایا حکمی دعوە چی؟ خۆشەویستانم حکمی دعوە لەلایەن زانایانە ڕزا و ڕەحمەتی خۆیان لێبێت بە دوو بۆچوون دابەش بوون. بۆچوونێکیان دەڵێن دعوە دیارە هەر هەمویان بە ئیجماع متفقن لەسەرەوەی بانگەواز واجبە، بەڵام هەندێکیان دەڵێن واجبی کیفاییە، هەندێکیان دەڵێن نەخێر واجبی عینیە. ئەوانەی کە دەڵێن واجبی کیفاییە واتە کۆمەڵێک خەڵک بیکا لەسەر کۆمەڵەکەی تر لا دەچێت، دەبێ هەمیشە لەناو موسڵمانانە کۆمەڵی خەڵک هەبێ بانگەشە بکات و دعوە بکات، بەڵام لەسەر تەواوی ئەفرادی موسڵمانان واجب نییە، کە ئەمە ڕەئی ئیمامی شافعی، مالک، ئەحمەد، ئەبوو حەنیفە، ئیمامی ابن تەیمیە، ابن القەیم، طەبەری و هەروەها سەنعانی و زۆرێکی تر لە زانایان کە ڕەئی جمهوری پێدەوترێ لەسەرەوەی کە بانگەواز، کاری بانگخوازی و کاری بانگەواز لەسەر تەواوی هەموو موسڵمانان واجب نییە. ڕێیەکی ترمان هەیە لە مقابل ڕەئی ظاهریەکانمان هەیە و معتەزیلەکان و زەجاج کۆمەڵێکی تر لە مفەسرین پێیان وایە نەخێر بانگەواز واجبە بە وجوبێکی عینی، هەچ موسڵمانێک هەچ ئیماندارێک چووە
زەمەنی بالغ بوو نێر بێ یامێ واجبە لەسەری کاری بانخوازی و بانگەواز بکات. بەڵگەی یەکەم بەڵگەی قەولی جمهور ئەوەیە کە دەفەرمونون بۆیەکان لەسەر هەموو مسلمانان نییە، چونکە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام هەموو خەڵکی نەناردووە بۆ بانگەواز. وخوای گەورە دەفەرمێ فەلەولا نەفەڕ من كل فرقة، بۆچی کۆمەڵێک لەناو هەرێکێک لەو تائیفانە هەڵناسن بە فێرکردن و فێربوونی دین تا ئەوەی لينذروا قومهم إذا رجعوا إليه، قومەکەیان ئاگادارکەنەوە. و دوایەوە خلافێکی وردتر لەسەرەوە دروست بووە لە کەلیمەی مینە، ولتكن منكم أمة. ئایا خوای گەورە دەفەرمێ با بە ئەمر دەفەرمێ با لە ئێوە کۆمەڵێ خەڵک هەبێت ئەمر بە معروف و نەهی لە منکەرکە یان بانگەواز بکات، ئایا ئەو مینە مینی چییە؟ جمهوری زانایان دەفەرمون مینەکە مینی تەبعیضە، واتە معناکەی وای لێ دەداتەوە ولتكن منكم أيها المؤمنون جماعة. وإمام طبري دەفەرمێ با لەناو ئێوە ئەی ئیمانداران جەماعەتێک هەبێت کە چی بکات؟ کە ئەمر بە معروف و نهی لە منکەر بکات و هەروەها بانگەشە و بانگەواز بکات. کاتە مینەکە چییە؟ مینی تەبعیضە. بەشەکەی تری زانایان کە پێیان وایە نەخێر واجبی عینی دەڵێن ئەو مینە مینی تەبیینیە، مینی بەیانیە، بەیانی جینسە، واتە ولتكونوا كلكم ئومە، با هەر هەمووتان، معناکەی وای لێ دێتەوە با هەر هەمووتان ئەی ئیمانداران ئومەتێک بن کە يدعون إلى الخير ويأمرون بالمعروف وينهون عن المنكر. بۆ شێوازە مانای دەکەن. لكن ئەوەی قولی دروست و قولی ڕاستە خۆشەویستانم ئەوەیە کە ئەمر بە معروف و نهی لە منکەر واجبە بە وجوبێکی عینی، واجبە بە وجوبێکی عینی. هەموو مسلمانێک، هەموو ئەفرادێک، هەموو کەسێک کاتێک کە خراپەیەکی بینی واجبە لەسەری نهی لێ بکات و چاکەیەکی بینی واجبە لەسەری ئەمری پێ بکات. کە ئەمە لە زۆر شوێنە لە حدیثی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام باس کراوە. فەرموویەتی من رأى منكم منكرا فليغيره بيده فإن لم يستطع، ئەگەر نەیتوانی ئەمرەکەی لەسەر لاچی. طبعا حەج و زەکات و زۆرێک لە ئەوامری شریعەتی ئیسلامانەیە بەهۆی نەتوانینەوە لاچێت. کاتە قەولی دروستەوەی هەچ کاتێ منکەرێک بینرا ئەمرە و واجبە کە ئەو کەسە ئەو منکەرە لابات و ئەگەر چاکەیەکی بینی زانی کەسێک پێویستی پێیەتی و دەتوانێت بیگەێنێ بە شەرت و مەرجەکانی خۆی واجبە لەسەری بیگەێنێ. بەڵام واجب نییە هەموو کەسێ بانگەواز بکات و بانگخواز بێت. کاتە واجبە بە وجوبێکی عینی هەموو مسلمانێک ئەمر بە معروف و نەهی لە منکەر بکات، بەڵام واجب نییە هەموو مسلمانێک بە وجوبێکی عینی بانگخواز بێت و بانگخواز و بانگەشە بکات. کاتە کاری بانگەشەکاری بانگخواز بوون کارێکی واجبە بە وجوبێکی کیفایی، بەڵام ئەمر بە معروف و نەهی لە منکەر دەبێتە واجبی عینی. ئەوەی لێرەدا پێویستە بزانین دەربارەی ئەم زانستە و مەبەستی سەرەکی منە لە باسکردنی لێرەدا، ئایا ئەرکانەکانی ئەم زانستە دەبێتە چەند بەش و چۆن بەشی دەکەی؟ خۆشەویستانم زانستی داعوە، علمی داعوە چوار ڕوکنی هەیە. ڕوکنێکیان پێی دەوترێ ئەداعی کە ڕوکنی یەکەمەوەتە بانگخواز بانگەشەکار، ئەمە پێی دەوترێ ئەداعی. ڕوکنی دووهەم ئەلمەدعو بانگەوازکراو و کەسێک کە بانگەوازی دەکەی. بەشی سێهەم ئەلمەدعو ئیلەیهی، ئایا تۆ خەڵک بانگەشە دەکەی و بانگەوازی خەڵک دەکەی بۆ لای چی بانگەوازیان دەکەی و بۆ لای چی بانگەشەیان دەکەی؟ مەوضوعی داعوەکە چییە؟ مەوضوعی داعوە و ئەلمەدعو ئیلەیهی دەبێتە ڕوکنی سێهەم. ڕوکنی چوارەم پێی دەوترێ وەسیلە و ئوسلوب، الوسائل والأساليب الدعوية. أو وسيلة وأسلوب الدعوية چین کە کەسی داعی دەبێ بیگرێتە بەر. بانگخواز بۆ بانگەوازەکەی لەگەڵ بانگەواز کراوانە دەبێ بە کۆمەڵێ وسائل و ئەسالیب بڕوا بڕێ. ئەگەر بینە لای ڕوکنی یەکەم کەوتمان پێی دەوترێت داعی بانگخواز بە هەموو مسلمانێک دەوترێت كل مسلم مبلغ لدين الإسلام. هەموو مسلمانێک کە بانگەشەی دینی ئیسلام کە جا دینی ئیسلام تەنها تایبەت نییە بە ئومەتی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام، چونکە دینی ئیسلام دینی هەموو پێغەمبەران بووە، هەموو ئەوانەی لە پێشەوە مسلمان بوون ئیمانیان بە پێغەمبەرەکەی خۆیان هێناوە بانگەشەکار بوون پێیان دەوترێت داعی. الساعي إلى تطبيقه كل مبلغ لدين الإسلام كل مسلم دەبێ مسلمان بێ
وكل مسلم مبلغ لدين الإسلام والسعي إلى تطبيقه وهو بداك تطبيق شريعة الإسلام كاتبها مجرد قياندنا كي بيدوتري بانخواس وداعي بوكسانة دوتري كأما كومالك شرط مرجو كومالك بيداوستي كومالك لوازمي هي لا داهاتو دا بشوازێکی چڕتر قسەی لەسەر دەکەین ئەوەی لێرەدا مەبەستمە بەشی دووهەمە کە بەشێکی سەرەکیە و بەشێکی هەستیارە و زۆر پێویستە کەسی بانخواست یا ئەو کەسەی کە بانخواست ئەمر بە معروف و نەهی لە منکەرە کە عموم مسلمانان کەوتم واجبە لەسەر تەواوی مسلمانان ئەمر بە معروف و نەهی لە منکەر بکەن ئاگاداری ئەم بابەتە بن بریتیە لە ئەلمەدعو بانخواست کراوان ئەوانەی کە بانخوازی دەیانگرێتەوە کێن و چۆنن و چەند بەشن و دەبێت چۆن تەسەڕوفیان لەگەڵا بکرێت خۆشەویستانم ئەلمەدعو ئەوانەی کە بانگەشە کراون پێناسەی زۆری بۆ کراوە باشترین پێناسەوەیە کە بوترێ كل مدرك مخاطب بدعوة الإسلام هەموو کەسێک کە دەرکی هەبێت واتە مەجنون نەبێت منداڵ نەبێت یعنی واقعە بژی کەسێکی سەلیم بێت دەرک بە شتەکان بکات جێگەی ئەوە بێت کە خیتابی شەرعی لەگەڵدا بێت هەچ کەسێ خیتابی شەرعی بیگرێتەوە مسلمان بێ یا کافر هەر جنسیەتێکی هەبێ هەر ڕەنگ و لەونێکی هەبێ پێی دەوترێتی كل مدرك مخاطب بدعوة الإسلام بس بمجرد درك خطابی ئیسلامی بیگرێتەوە پێی دەوترێ داعی ئەوجا کە دەوترێ كل مدرك خەڵکێکی تر وتێتی هەموو ئینسانێکە کە بە شێوازێک ئەوجا دوایەم تعریفەی ئەمیان بەسەرات تطبیق کراوە بەڵام ئەوە باشترە کە بڵی كل مدرك نەگڵی كل ئینسانی تاچی تاوی جنیش بێتە ناوی بۆ جنیش دەچێتە ژێر قسمی مەدعو ئەوانیش بانگەشە کراون دەڵێن بەڵێ جنیش بانگەشە دەیانکرێت گرێتەوە و دەبێ بانگەواز بکرێت ئیمامی ابن الحجر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ ئیجماع نەقڵەکە لەسەرم بابەت و هەروەها لە قورئانی جا خوای پەروەردگار باسی جنەکان دەکات قل أوحي إلي أنه استمع نفر من الجن کە بانگەشە کراون و لە واقعیشدا کاتێککە دەبێت بە جەستەی کەسێکەوە یان دەزانرێ بە جەستەی کەسێکەوە نەک بینران دەبێت چی بکرێت دەبێت بانگەشە بکرێت بۆچی دەیگرێتەوە لەبەر خاتری ئەوەی کە بە هەردوو تعبیرەکە بە تعبیری غایەت و مەبەستی قورئان کە خوای پەروەردگارە فەرمێ وما خلقت الجن والإنس إلا ليعبدون جن و ئینسمان بۆ ئەوە هیچ دروست نەکردووە إلا بۆ پەرستنی ذاتی باری نەبێ و تەواوی ئەو ئاەتانی کە لە قورئانە باسی یا ئەیها الناس دەکات جنیش دەگرێتەوە چونکە ناس لە زمانی عەرەبیا لە نەوەسەوە هاتووە نەوەس واتە کەثیر الحەرەکە جن زیاتر حرەکەی هەیە تا مرۆڤ و دوایەوە لە شەریعەتی ئیسلامی جا لە حەدیثی صحیح مانەیە کە عەبدوڵای کوڕی مەسعود یان عەبدوڵای ئەزدی بە چەند ریوایەتێک لە چەندین سەحابە و حەدیثێک گەڕراوەتەوە کە دەفەرمێ كان ناس من الإنس يعبدون ناسا من الجن فأسلم الجنيون وتمسك هؤلاء بدينهم لبخاري ومسلم حديثك متفق عليه دفرمي كان ناس من الإنس يعبدون ناسا من الجن وتو شيء بكاراتو شيء ناس لأحاديث صحيحة بكاراتو هم بو إنسان هم بو مروفش أما أقرأ بيمالي من الجنة والناس ليردا جنوك جياكراوة ولا ناس ضلينا ولا بابي إذا اجتمع افترق وإذا افترق اجتمع وتكاتك هيك ينقر كومالي وشمانية طبيعتي وايا معناكي داقرندية بسر دو بشا بلام جاري واهي ما بس لي يك بشا أو كاتك ما بس لي يكشد بوت تنها ما بس في أويقين أو شكي تربيني لبعض ويضلن كاتك إذا اجتمع افترق أقر بيك واتن جاد بيتو معنا كان إذا معنا كان بجابونه يقدر قرن لا صيغة كه أو ما بس مخوش يستانم مدعو بانجواس كراو چند بشه وشون دا بش دكري وشون تعاملي لقل دا دكري خوش يستانم مدعو بانجواس كراوان خلقانك وزانایان لە باسی ئەم زانستا بە چەندین شێواز پێناسەیان کردو هەندێکیان توێتی بە ئەعتیباری خزمی نزیک خزمی دوورتر ئەو جارە خەڵکی بەعام هەندێکیان بە ئەعتیباری دیانەت هەرێکی و بە چەند ئەعتیبارێک
بەشی کردوون. بەڵام جوانترین بەش لە باسوخواسی مەدعووە کە تەقسیم بکرێ ئەوەیە بڵێ مەدعوو بە چەندین حیثیات و شێوازی جیاجیا دەتوانی ئێمە بەشی کەین. واتە مەدعوو باعتیباری دین چەند بەشێکە، باعتیباری خزمایەتی و قەرابەت چەند بەشێکە، باعتیباری ئومەت چەند بەشێکی ترە. باعتیباری دین مەدعوو دەبێتە دوو بەشەوە. مەدعوو باعتباری دین المدعو دەبێتە دوو بەش، یان مسلمانە یان کافر. مە خۆی پەروەردگار دەفەرمێ هو الذي خلقكم فمنكم كافر ومنكم مؤمن. خۆی گەورەی ئەوەی دروست کردو بەشێکتان کافرن بەشێکتان مؤمن. کاتە مەدعووانی کە بانگەواز کراون دوو بەش باعتباری دیانەتیان، یان مسلمانن یان کافر. کافرەکان یەکنەوە نین، سێ بەشی سەرەکی: مشریک، ملحد، ئەهلی کتاب. باش ئەهلی کتاب مشریک نین، ئەی باش ئەی ملحدان، ئەی مشریک ملحد ئەهلی کتاب بۆ جیا کراوە؟ دەڵێن جیاوازە. ئەهلی کتاب و مشریک جیاوازن، هەموو ئەهلی کتابێک مشریکە، بەس شەرت نییە هەچ کەس مشریک بوو ئەهلی کتاب بێ. قوڕەیش مشریک بوون بەس ئەهلی کتاب نەبوون، بەڵام هەچ کەسی ئەهلی کتاب بێ طبعا کە دەڵێن ئەهلی کتاب لە کوفار مەسما پێی دوای هاتنی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام و ئیمانی ژیان نەهێنابێ بە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام، ئەو کاتە پێیان دەوترێ ئەهلی کتاب. ئەوانە هەمویان مشریکن بە نەسی قورئان، بەڵام هەموو مشریکەکان ئەهلی کتاب نین. مشتیکانی قوڕیش ئێستاش لا یەزال کۆمەڵی خەڵکمان هەیە قەبر دەپەرستێ، ڕەنگە باسی دیانەتی لا بکەی خۆی بە مسلمانیش بزانێت، یان ڕەنگە ئاگای هەر لە باسوخواسی و هەروەها حکایەتی دین نەبێ چژاوی دینی ئەهلی کتاب. کاتە هەموو ئەهلی کتابێک مشریکە بەس هەموو مشریکێک ئەهلی کتاب نییە، مش بە هەمان شێواز عموم و خصوصی مطلقی لە بینە. وهروها ملحدش بە هەمان شێواز، هەموو ملحدێ مشریکە بەس هەموو مشریکێک ملحد نییە. شەر نییە هەچ کەس مشریک بوو، ستا قوڕیش مشریک بوون بەس ملحد نەبوون، قەناعەتیان هەبوو بەوەی کە خوای پەروەردگار ڕەزاقە مدەبرە و دروستکەری سەرزەویە، و لە کاتی تەنگانەژا بانگەشیان لەخوا دەکرد، ملحد نەبوون بەس مشریک بوون. بەڵام هەموو ملحدێ مشریک، هەموو ملحدێک مشریکە. ڕەنگە غەریب بێ بەڵام ئەو حەقیقەتەکەی خۆشەویستانم، هیچ کەسێک نییە ملحد بێت ئیلا لە دوای پەرستنی خوا شتێکی تر دەپەرستێت، جایان هەوا هەوەسی دەپەرستێ، یان زانست و زانیاری خۆی دەپەرستێ، یان ئەو مەذهەبە دەپەرستێ کە پەیڕەوی دەکات، یان معجەبە بە کۆمەڵێ بابەتی تر. نەک ملحدانی ئێستا، ملحدانی کۆنش دیارە ئیلحاد وەکو کۆمەڵێک خەڵک باسی دەکات تازە نیە خۆشەویستانم، ئیلحاد کۆنە. حتا تالیس و نیکسماندنیس و نیکسمانیس و کۆمەڵێک لەو فەلاسیفانەی کە لەناو یۆنانا بوون کە بەشێکی زۆریان فەیلسوفی مادی بوون، ڕەوتی مادیان هەبوو، لەگەڵ ئەوە ملحدیش بوون و مشریکیش بوون. چۆن دەکرێت ملحدیش بن و مشریکیش بوون؟ بەڵێ وا بوون. چۆن؟ ئەمان ملحد بوون، قەناعەتیان نەبوو بۆی کە خوایەک دروستکەری ئاسمان و زەوی. ئەی چۆن مشریک بوون؟ لەبەرەوە قەناعەتیان بە خواکانی یۆنان هەبوو، ئەپۆلۆ و خوایانەی تر کە لەناو یۆنانایە قەناعەتیان پێ بوو. ئێ باشە کە قەناعەتیان بەخوا بێ نابنە ملحد، دەڵێن نە. کە قەناعەتیان بە خوا هەبوو بێت دەرناچن لە دایرەی ئیلحاد، دەڵێن نەخێر دەرناچن. بۆ؟ لەبەرەوە ئەوان پێیان وابوو خواکانی یۆنان دوای طەبیعەت و مەوجودات دروست بووە بە پێچەوانەی خەڵکی ترەوە. ئێمە پێمان وایە سەرەتا خوا بۆ دوای ئەم مەوجوداتە دروست بووە، بەڵام ئەوان پێیان وایە مەوجودات بوو دوای ئەوە خوا هاتوۆتە بوون. کاتە ملحدن بۆ اعتیبارە، واعتیباری ئەوەش کە قەناعەتیان بە خوایەک بووە دەتوانێت زەرەر بگەێنێ، یان هەر وجودی هەیە لە غەیری خوا دەبنەوە مشریک. مسلمانان وتمانیان کافرەکان وتمان بەو سێ بەشە دابەش دەبن. ئەی مسلمانانش دیسان دەبن بە سێ بەشەوە، یان مسلیمە یان مؤمنە یان محسینە، کە لە حەدیثی صحیحی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لە حەدیثی جبریلە باسی ئەمە کراوە. ئیسلام بریتیە لەوە، ئیمان بریتیە لەوە، ئیحسان ئەن تەعبود الله کەئەنەکە تەراه، پێی دەوترێ محسین. ئەم تەقسیمە کراوە. لەم تەقسیمە جوانتر و ڕوونتر بڵێن لە قورئانە خۆی پەروەردگار لە سورەتی فاتیرە باسی کردووە، فەرموویەتی ثم ئەورثنا الكتاب الذين اصطفينا من عبادنا
فمنهم ظالم لنفسه ومنهم مقتصد ومنهم سابق بالخيرات. پاشەوەی خۆی پەروەردگار باسی گرنگی قورئان دەکا کە کردوێتی بە ویراسەیەک و دەیداتە بەندە هەڵبژێردراوەکانی خۆی باسی ئەوە دەکا کە خەڵکی دەبن بە سێ بەشەوە دەربارەی هەڵگرتنی ئەم پەیامە و بەگوێکردنی. بەشێکیان ستەم دەکەن لە نەفسی خۆیان، زۆر گێڕایاڵی نیە. بەشێکیان مقتەسید، لە بەیندایە، لە نێوەندایە، چاکەکارە بەڵام لە نێوەندایە، مەکروهاتیش دەکا، مستحەباتیش دەکا. بەشی ئەخیر کە گەورەترینیانە پێی دەوترێ محسین، خۆی گەورە بە سابق بالخەیرات ناوی بردووە کە ئەوە دیسان تەقسیماتی عەقەدیش دابەشە بێتەوە بەسەری. گەورەترینیان و گەورەترین نوعی ئیماندار کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام باسیشی دەکات دەفەرمێ بەبێ حیسابی کتاب لە ڕۆژی قیامەتا دەچنە بەهەشتەوە ئەوەیە کە جێبەجێکاری کەمالی تەوحیدی مستحەب بێت، هەموو بابەتەکانی تەوحیدی جێبەجێ کردبێت بە هیچ شێوازێ لە شرکی بچووک و گەورە نەکەوتبێ و هەروەها مەعاسیشی نەکردبێ و خۆشی پاراست بێ بەپێی توانا لە مەکروهات و بەپێی تواناش سنەتی کردبێ. ئەوانە پێیان دەوترێت سابق بالخيرات و محسین، ئەعلاترین طەبەقەی ئەهلی ئیمان. بەشی دووهەمیان پێیان دەوترێت چی؟ پێیان دەوترێت مقتەسید، ئەوانەیە کە کەمالی تەوحیدی واجبیان جێبەجێ کردووە، شرکی بچووک ناکەن بەڵام مەکروهات دەکەن، سنەت ترک دەکەن، جار جار هەندێک لە معسیەتەکان دەکەن. ئەمانە مؤمنن بەڵام ئەغڵەبی ئیش و کاریان هەمیشە لە چواردەوری خێردا دەسوڕێتەوە، بە هیچ شێوازێکی واجبێک ترک ناکەن. بەشی ئاخریان ئەوان کە ستەمیان لە نەفسی خۆیان کردووە کە خلافەیە لە بینی زانایانە ئایا لەناو ئومەتی ئیسلامان یان نا. قولی ڕاجح هەوەیەک و طەبەری دەفەرمێ لەناو ئومەتی ئیسلامان، ئەمانیش ستەمکارن لە نەفسی خۆیان، شرکی بچووکیش جار جار ئەکەن، معسیەت دەکەن، تاوانەکەن، بەڵام شرکی گەورەیان نەکردوە تاوی دەریان کەی لە ئیسلام، تاوانی لە نەفسی خۆیان کردووە و عمومی زۆربەی زۆری خەڵکێک کە بێ ئاگایە لە شریعەتی ئیسلام تەنها واجباتەکان دەکات و باقی شتەکانی تریان جاری وایە واجباتی شتێک دەکات. ئەمانە پێیان دەوترێت ستەمکار بەڵام لەناو داخلی ئومەتی ئیسلامە دەرناکرێن، ئەهلی قیبلەن و موسڵمانیژن بەڵام لە مەرتەبەی خوارە. بەشی دووهەم لە دابشکاری مەدعو پێیان دەوترێت چی؟ پێیان دەوترێت تەقسیمی مەدعو باعتباری قەرابەت، باعتباری خزمەتی. خزمەتی خۆشەویستانم بە سێ بەش ئەوش دیسان دابەشە بێ. خزمەتی مانەیە بە سەبەبی نەسەبەوە، نەسەبیە، هەمانە سەبەبیە، هەمانە ئینسانی. ئەوەتە خزمەتی هەیە بە نەسەبەوە بۆ دروستە بێ، وەکو باوکو دایک، وەکو کوڕ و کچ، وەکو خاڵ و مام، ئەمانە نەسەبین. ئەم خزمانە خزمی نەسەبین. خزم مانەیە بەهۆی سەبەبەوە دروست دەبێ. خەڵکێک پێ وایە خزم هەر دەبێ نەسەب بێ، پشت بێ، بەڵام خزمیش دێ پشت نییە، بەهۆی سەبەبەوە بۆ دروست بوو. خەزوور، خێزان، زاوا، ئەمانە پێیان دەوترێ موساهەرە، ئەم جۆرە وەزەواج، ئەمانە پێیان دەوترێ خزمایەتی سەبەبی. نوعێکیانەیە لە خزمایەتی پێی دەوترێ بەهۆی ئینسانیەت کە هەموو مرۆڤەکان دەگەڕێنەوە سەر ئادەمیان، بەهۆی ئیجتیماعێکەوە، بەهۆی ڕەگ و زمانێکەوە لە شوێنێکە پێکەوەن، ئەمانە زیاتر ئەولاترن تا خەڵکێک لەوان دوورتر. جۆرێکی کە لە دابشکاری بانگەواز کراوان بە پێی ئومەت دەکرێت بەشیان کەی. واتە بڵێن چی؟ واتە بڵێن ئەلمەدعو ئەو کەسانی کە بانگەواز کراون یان ئومەتی ئیستیجابن یان ئومەتی داوان. ئومەتی ئیستیجابە چی و ئومەتی داوە چی؟ ئومەتی داوە ئەوانن کە هەموو ئەو کەسانن کە بانگەشەی ئیسلام دەیانگرێتەوە. دیارە کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام هات، هەموو مەخلوقات بە هەموو ئەدیانەکانەوە دەچێنە ژێر ئومەتی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام، چونکە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بۆ هەرمیان هاتووە. کەواتە ئایا بە یەهود و نەسارا، بە مولحیدەکان، نیتشە و مارکسیس و فلان و فیسار دەوترێت ئومەتی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام، دەڵێن بە ئێعتیباری ئومەتی دەعوە بەڵێ ئەمانە ئومەتی پێغەمبەری خوان. واتە چی؟ واتە ئەمانە لەو ئومەتان کە محەممەد عەلەیهی سەڵات وسەلام بۆیان نێردراوە. و بەڵگەش لەسەرەوە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم خۆی دەفەرمێ والذی نفسی بيدی، سوێن بەوەی نفسی منی بەدەستە، لا يسمع بی أحد من هذه الأمة، هیچ کەسێک نییە لەم ئومەتا کە ببیسێ بە هاتنی من، یەهودی ئەو نەسرانی، جا چی یەهودی بێ یان نەسرانی بێ،
کاتە یەهودی و نەسرانی خستە ناو دایری ئومەتی خۆی. نوعێکی کەمانەیە لە ئومەت مەبەستبەی ئومەتە ئیماندارەکەیە. کاتێ لە قیامەتە دەفەرمێ ئومەتی کاتێ خۆی گەورە فەرمی ئەم ئومەتە ئومەتی ئێوە و یەک دەستە بن و یەک دەستە و یەک جەستەن یان پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دەفەرمێ وابن ئەمانە پێی دەوتری ئومەتی ئیستیجاب واتە بانگەشەی پێغەمبەری خۆیان صلی الله علیه و سلم جواب داوەتە. ئەوەی مەبەستمە خۆشەویستانم ئەم بەشانەی مەدعوو هەر یەکە و بە شێوازێک دەبێت لەگەڵ یا بجوڵیتەوە. یەک ڕەوت لە بانگەشەکردن یەک ڕەوت لە داوەکردن هەڵەیە. سەیری ئیبراهیم عەلەیهی سەلام کە ئەو داوایی کە لەگەڵ باوکیان دەکرد بە عاتیفە بوو یا ئەبەتی بە شێوازێکی نەرم بوو، بەڵام کاتێک کە بانگەشەی قەومەکەی دەکرد بە شێوازێکی عەقلی بوو، لەگەڵ بابیا خزم بە عەتف، بەڵام لەگەڵ قەومیا بە عەقڵ، لەگەڵ نەمرودا بە مجادلە. یان سەیری کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام کەسێک هاتە نێو ماڵی فەرمووی بئس ئەخو العەشیرە لە حەدیثەکەی عایشەیە، بەڵام کاتێک کە هات دانیشت ئەلانە لەهو الکەلام عایشە خۆی پێ نەگیرا فەرمووی یا ڕەسوڵ الله پێشەوەی بێت قلت ما قلت، فەرمووت ئەوە حاڵیەتی خراپترین کەسی عایلەکەیەتی کەسێکی خراپە، بەڵام بە نەرمی بانگەشت کرد بە نەرمی جوڵایتەوە لەگەڵی بۆ فەرمووی ئەی عایشە خراپترین کەس ئەوانن کە من اتقاهم الناس ئەوانن کە خەڵک لێیان دەترسێ لەبەر خاتریشی لەبەر خاتری فحشی زمانیە لەبەر خاتری پیسی زمانیە. کاتێک کە تۆ بانگەشەی کەسێک دەکەی کە زمانی شێوازێکە زبرە دەبێت بە شێوازێک قسەی لەگەڵاکەی لەگەڵ کەسێکیکە کە نەرمونیانە شێوازێک لەگەڵ موسڵمانانە شێوازێک لەگەڵ ئەو کەسانی کە ظالم لنفسه دەبێت شێوازێک بی لەگەڵ ئەو کەسانی کە زۆر باشن شێوازێکی تر. ئەم طریقەیە لە خۆدا نەدراوە خۆشەویستانم، ئەم طریقەی قورئانە. خوای پەروەردگار دەفەرمێ ادعو إلى سبيل ربك بالحكمة والموعظة الحسنة وجادلهم بالتي هي أحسن. علەما دەفەرمێ بۆیە کردوێتی بە سێ بەشەوە لەبەرەوە دەفەرمێت هەر یەکە و بە شێوازێک دەبێ بانگەشەک. بالحکمە ئیبن القەیم دەفەرمێت لەگەڵ ئەو کەسانی کە خۆیان چاکن باشن نابێ بیتۆرێنی دەبێ بە نەرم لەگەڵ یان بجوڵیتەوە ئەو پەڕی دانایی لەگەڵا بەکاربێنی. خەڵکێکمان هەیە ئاگای زۆر لە حسابی کتابەکە نیە لەو بازاڕە ئینادی ناکا، بەڵام کەسێکی چاکیش نییە ئەمە دەبێ بە ئامۆژگاری کەسێکە من جۆرە معاملەی دیکەی بەم شێوازە نابێ. ئەم عیبادەتانە کە وێڵت کردووە زەرر لێ دەدا دەبێ مەوعیظەی کەی ئامۆژگاری کەی. لە مقابلی دوای ئەوانە خەڵکێکی کەمان هەیە کە وجادلهم بالتي هي أحسن دەبێ لەگەڵا بەکاربێنی وەکو ئیبراهیم و نوح و زۆر لە پێغەمبەران بەکارهێناوە لەگەڵ بێباوەڕانە. کابرا مجادلت دەکا کابرا قەناعەتی پێت نییە ناگرێ بە عەتف و سۆزەوە لەگەڵ یا بجوڵیتەوە دەبێت بە جەدەل بە بەڵگەی عەقلی بە بەڵگەی هزری بەو شتێک کە ئەو قەناعەتی پێێتی تۆ قسەی لەگەڵا بکەی. بۆیە هەڵەیە بەشێک لە بانخوازان شێوازی خطابیان ناگۆڕن کاتێکە لەگەڵ کۆمەڵی مسلمانانە قسە دەکەی لەناو مزگەوتەکەی خۆت بە عەتف دەجوڵیتەوە ئیشێکی چاکە، بەڵام کاتێ بڵاوی دەکەیتەوە خەڵکێکی لادین دەیبینێ تۆ دەگریت ڕەنگە مەقبول نەبێ لە هەموو کاتێکە. خوای پەروەردگار عەتفی لەگەڵ ئیماندارانە بەکارهێناوە ئەلەم یەئنی للذین ئامنوا ئەمجا فەرمووی ئایا کاتی ئەوە نییە ئیمانداران باسی ئیماندارانەکە ئەن تەخشع قلوبهم لذکر الله ئایا وەختی ئەوە نییە ئیمانداران کە دڵیان خشوع بکا بۆ ذکری خوای پەروەردگار. خوای پەروەردگار بە شێوازێکی خیتابێکی عاتیفانە کاتێک کە خیتابێکی عاتیفانە مخاطبەی ئەهلی ئیمانداران دەکا لەبەر خاترەوەی دڵیان جێگای قبوڵە، بەڵام بە شێوازی بەراءەتون من اللهی قسە لەگەڵ خەڵکانێکی تردا دەکات گفتوگۆ لەگەڵ خەڵکانێکی تردا دەکات بە شێوازێکی عەقلی قسە لەگەڵ خەڵکانێکی تردا دەکات. کاتێکە لەگەڵ منافقین قسە دەکات بە شێوازی خۆیان قسەیان لەگەڵا دەکات. ومنهم من يقول أذني ولا تفتني. هەندێک هەیە دەڵێ بانەیەم بۆ غەزوەی تەبوک تووشی فیتنە دەبم. خوای گەورە فەرمووی هەر بە دانیشتنتان ئێوە تووشی فیتنە بوون. خوای گەورە کاتێک کە خیتابی لەگەڵ موشریکینە هەیە بە شێوازی خۆیان قسەیان لەگەڵا دەکات.
لەگەڵ قوڕیشا بە شێوازێکی تر لەگەڵ ئەهلی کتابە قل فأتوا بالتوراة وليحكم أهل الإنجيل بما أنزل الله. تۆ لەگەڵ ئەهلی ئینجیلا قسە دەکەی، ئاەتی قورآنی بۆ نابێ بخوێنیت. تۆ لەگەڵ ئەهلی کتابە قسە دەکەی، نابێ ئاەتی قورآنی بۆ بخوێنیت. بە هەمان شێواز لەگەڵ نیفاقە، لەگەڵ مشرکین، لەگەڵ ملحدین، لەگەڵ فەلاسفە، لەگەڵ کۆمە هەرچی هەزر و فکری خارجی دینی ئیسلامە ئۆژی لەناو دینی ئیسلامە بە تەبەقە جیاوازەکان هەر هەمووی شێوازێکی تایبەتی هەیە و نەبرەیەکی تایبەتی هەیە، هەم لە شێوازی خطاب، هەم لە چۆنیەتی بەڵگە عرضکردن، هەم لە چۆنیەتی تەسەڕفکردن لەگەڵیدا، کە هەر هەمووی لە کاتی خۆی بە وەسائل و ئەسالیبی تایبەت باز دەکەی. بەشی ئەخیر کە خۆشەویستانم پێی دەوترێ المدعو إليه یا موضوع الدعوة. ئایا تۆ بانگەشە دەکەی، بانگەشە بۆ لای چی دەکەی؟ دیارە بانگەشە دەبێت بۆ لای قورآن و سنت بکرێت، بۆ لای ئیسلام بکرێت، بۆ لای حقیقەتی ئیسلام لە معاملات، لە ئەخلاقیات، لە ئیلاهیات، لە پاکبوون و چاکبوون و دانابوون و حەکیمبوون و زانابوون دەبێ بکرێت. بەچی بکرێت؟ بە بەڵگە شەرعیەکان، بە ئەدیلە شەرعیەکان. ئەدیلەی شەرعی زۆرە، قورئانە، سنەتە، ئیجماع، قیاسەکان جوار ئەم چوارە ئیجماع هەیە لەسەرەوەی کە بەڵێ ئەدیلەی شەرعین، إلا وأنا بخلافێکی شاز هەیە لە بینی کۆمەڵێک لە ظاهریەکان کە قیاس اعتبار ناکەن، بەڵام قولی دروست و سەواب ئەم چوارە مەقبولە. دوای ئەوەش کۆمەڵێ بەڵگەی ترمانەیە کە ئەکرێ بەکار بهێنرێ بۆ وبكري بأدلة شرعية وكو استحسان وكو استصحاب بقاء الأمر ما كان على ما كان، وكو قول الصحابة، ولا قول الراجح هو قول الصحابي على الصحابي ليس بحجة على الصواب، قول الصحابي بسر صحابة وحجانية. بلان بو إيما وما أتى عن صاحب بحيث لا يقال رأيا حكمه الرفع على، أقر بو إيما قسيكر قولي صحابينا كم بحجة لسر صحابي كتر شكتشون أو بينيوتي وش بينيوتي، بلان أقر بو إيما خطابك بو أو دكريت هميشه قبولي كي بمرجك الرأي نبي. ودعاء وآية عرف لسان يجيك كلا أدلة وديسان شرعي من قبلنا كوش خلاف يقول راجح حوية اعتباري بنا كرير لبون بأدلة يعني وكو وجودي زان يعني أصول لهند الشنا بكاري هنا لا حكم قبل بعثة الرسول بل بعدها بموجب الدليل يان یەکی کێ لە بەڵگەکان مەصالحی مرسەلەیە کە زۆر ئیشت پێ دەبێت، کەسی داعی زۆر ئیشی پێ دەبێت، مەصالحی مرسەلە زۆر ئیشت پێ دەبێت، چکە خۆی مەصالح سێ بەشە، مەصالحی ضروریمانەیە، مەصالحی حاجیەمانەیە، مەصالحی تەحسینیمانەیە. مەصالحی ضروری واتە ئەو مەصلحەتانی کە ضرورە بپارێزرێت. شەرع کاتێک کە تۆ بانگەشە و بانگەواز دەکەی و بانگەوازی ئیسلامی بۆ پاراستنی ئەو ضرورياتات وکە پێی دەوترێت ضروريات الخمس، پاراستنی نەفس، ماڵ، عقل، دین، ئەمانە پێی دەوترێت چی؟ پێی دەوترێت ضروريات الخمس، نەفس، ماڵ، عقل، دین، ئەمانە هەر هەمووی و نەسل ئەمانە دەبێت بپارێزرێت. مەصالحمانەیە پێی دەوترێت حاجیە واتە پێویستە، کاتێک کە کەسێک سەفەر دەکات مەصلحەتێکی ضروریە بۆ ئەو کە بە ڕۆژوو نەبێت، ڕێی پێ بدەیت، یان نەخۆشە ناتوانێت نوێشکات بە پێوە، یان مەثەلەن ناتوانێت بە ڕۆژوو بێ، یان ناتوانێت مەثەلەن شێوازێک لەو عیبادەتانی کە هەیە ئەنجامی بدات، تۆ دەتوانێت ڕێی پێ بدەیت بۆ لەبەرەوەی حاڵەتێکی ضروریە، مەصلحەتێکی ضروری دەخوازی ڕێی پێ بدەیت. مەصالحمانەیە تەحسینیە. ئەی مەصالحی مرسەلە چییە؟ دەڵێن باعتیباری خودی مەصلحەت دەبێ بەم سێ بەشەوە، بەڵام باعتیباری حکمی شارع بۆی مصلحة، باعتبار حكم شارع بوي مصلحة، يان مصالحي معتبرية وتشرع اعتباري بيقرتو وكو مصلحي ضروري وكو مصلحي حاجي وكو أو دو نوعية استابة اسمها كده، يان ملغاتك ومالي مصالح مانية، مصالح نية شرعي الغاي كردو تو، يان مصالحي مرسلة ومالي مصالح مانية شرع نقصي لسر كردو ببون ونقصي لسر كردو بنبون إلغا كردنوي. علي رياد دوري بانك خواس، دوري فقيه، دوري زانا دێتەکایەوە، چۆن بەکاری دێنی، چۆن هەڵی دەسوڕێنی، چۆن ئیش دەکەی، چۆن دەخوازی ئەم قسە لەم کاتا بکەی، بەکار دەیان بەکار نایە، شێوازی گۆڕین دەبێ بۆ هەموو چوێن و چین و توێژێک بە شێوازێکی تایبەت قسە بکەیت. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام کاتێک کە مخاتەبەی لەگەڵ ملوکا دەکرد بە شێوازی خۆی، من محەممەد صلی الله عليه وسلم إلى عظيم الروم، بعظيم الروم ناوی دەبێت. ئەم حکایەتانە
چەندین جۆری جیاوازە کە لە ئایندەیە باسی دەکەین تا ئەوەی بەو شێوازە کەم یاساییە کە ئێستا بەرپا دەکرێت لە ناو بانخوازانە بەداخەوە بەردەوام نەبێت بەڵکو کەمێک لەسەر ئەو ئوسوس و نوسوسانە بڕۆین کە زانانی ئەهلی ئیسلام دایان ناوە و بزانین ئەم زانستێکی پیرۆزە و زانستێکی گرنگە و پەیوەستە بە تەواوی ژیانی هەموو ئیماندارانە. تارك دين كوتاي أمواني وصلى الله وسلم على محمد وعلى آله وصحبه أجمعين.